أزان ابن كثير للتفسير أثرك يعني أفرمي إخوائي قورة ملائكتي هي لآسمان أم ملائكتانا لآسمان ده ترسي إخوائي قورة آوا ألرزن آوا تزيك إخوائي قورة جاء سبحان الله إنسان حتى الأخوان نزيك تربي ترسي زياتر حتى الأخوان دور بيه وإخوانا ناس بيه كم ترلي ترسي أم ملائكتانا آوا ألرزن كترسي خوار ويان تيا كادا سكن بقريان في المسككانيان أباريت سركم ولا ملائكتي تر الأخوار أوانا وكن يجكن أما ملائكتاني كن يجكن هندي كان للركوعان هندي كان للسجودان شنك للسجودان ماونتو فمن منذ خلق الله السماوات والأرض أو رجي خواهي قورة أرزو آسماني درس كردو أما أنا للسجودان 11 بليون ساڵ لەمەوە پێش ئەم مەلایکە سەری بەرز نەکردوێتەوە ئێستش هەر لە سوجود و ڕوکوع سەری بەرز نەکردوێتەوە لە نوێژایە ئەفەرمێ کە خوای گەورە قیامەت هەڵەسێنێ سەر بەرزەکاتەوە خوا بینێ لە ترسانجا ئەڵێ سوبحانەکە ما عەبەدناکە حەقە عیبادەتیک خوایە ئێمە حەقی عیبادەتی تۆمان نەیاوە وەکو پێویست نەمان پەرستووین ئەزانی ئێمە کەی هەست بە خۆمانەکەین کە ڕوحەکەمان بەرزە بێتەوە چێتە بەردەستی خوای گەورە فەرمێ ئوکتوبوا کتاب عەبدی فی علیین کە سەر بەرزەکەینەوە ئەم خوای خەڵقی ئەرز و ئاسمانی کردووە و ئەم رب العالمینی کە هەموو ڕۆژەکەڵین الحەمد لله رب العالمین کە ئەم خوایە بینین ئینجا عەڵێین خوایە ئێمە چ نوێژێکمان کردووە پڕ بە سەرمان بۆ ئەوەی کە کردمان و ئەوەی کە لە حوزوری تۆ ئاوتمان اینجا هەست دەکەین چ پەنگێکمان ناو اینجا هەست دەکەین چ قوربەسەریەکمان بخۆمان ئەم نوێژە سارد و سڕەهی ئەو بۆ خوا بکرێ بۆیە ئینسان هیچێک لە ئاواتەکانی لە قیامەتە ئەڵێ خوایە ڕێگەم بە ڕێگە یەک سوزدە بۆ بەرم کە شایستەی تۆ بێ ئەی لە ژیانە ئەم هەموو سوزدەیە و نەبرد نا شایستە نەبوو وەکو پێویست سوزدەکانی شوێنی نەگرت بۆیە بەڕێزەکان الذين هم في صلاتهم خاشعون ئەبین ڕۆژێکە هەمان خشوعی تیا بێ بۆیە ئەگەر دڵ کەج بوو چاویژە بێ لەگەڵ یا کەج بێ ملیشە بێ لەگەڵ یا کەج بێ گوێشکەژە بێ لەگەڵ یا کەج بێ بۆیە خاشع یعنی دڵ کەج بە زمانی کوردی پەتی بێ هەمووی لەگەڵ یا ئاوا ملشۆڕکە چاوشۆڕکە جۆشۆڕکە سەیری ئەرزەکە و بەردەمی خۆیکە چاو نەجێڕێ بەم لاولایە یەکێ لە عەلامەتەکانی خشوع ئەوەیە